مشتریەکانی خۆم زیاتر بەخوای کوردەکانن لە بەخاتر کوردەکانش هاتیمەوە. ئەمنەوە 25 ساڵاوی شاکەم بۆ خۆم مەتعەمەیە لە دەرەوە. ئەوە بەرخی خۆمانەی کوردیە. باشە. بەڵێ لەکوێوە دێت؟ لە ناو قەسابی ئێرە قەسابەکانی ئێرانە. هیچ گۆشتێک نابی خەی تێ بکرێ هەتا ئازرە بێ. هەتا ئازرە بێ نابێ هیچ خەی تێ بکرێ. هیچ بەهاراتێک لە گۆشت نابێ کە خەلاسە بێ ئازرە بێ ئەوجە دەبێ بەهارات و خەی تێدا بکرێ. ئێستا ئەو گۆشتە سفر خەیە. کول لە قەسابە مینا خانم کردێ و لە شیشمدایە. ئەوە گۆشت هەرچی گۆشتێک بێ کە لەسەر ئاگردانەی نابێ خێ و بەهارات و شتی پێدا بکرێ. باشە؟ باشە. چەند کاتژمێری پێویستە تا دەکوڵێ؟ پێ بڵێم کەس باوەڕ ناکە. 12 دقە. 12 دقە؟ بەڵێ. لە بۆ بەرخ تەنانەت 6 دقە. 6 دقە. بەڵێ. هۆکات چێوا زوو دەکوڵێ بەراورد بە خواردنەکانی تر؟ چونکە خێ گۆشتەکەی چیر دەکاتەوە. کە گۆشتی چیربوو نایکورێ. ئەوەیە هۆکارەکەی. مشتریەکانی خۆم زیاتر بەخوای کوردەکانن لە بەخاتر کوردەکانش هاتیمەوە. ئەوە تشتی کوردەواری خۆمانە دامنایە بەس لە بڕەوەی کە بزانن تشتی مەسلەعە بەڕاستی دانەنێن گۆشتی خۆمانە بفرۆشرێ.